نەسرین غەفار حەمەساڵح لە ساڵی 1980 لە خورماڵ لەدایک بووە. ئێستا لە سیروان نیشتەجێیە. پیشەی ئێستای چالاکوانە و ئەندامی مەڵبەندی هەڵەبجە و بەرپرسی ئەنجومەنی خوشکانی سیروانی کۆمەڵی دادگەریە. لە ساڵی 1995ەوە پەیوەندی بەکاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی پەیمانگەی عەبدوڵای کوڕی عومەرە بۆ زانستە شەرعیەکان لە ساڵی 2013. ئەو پۆست و بەرپرسیارەتی حزبیانەی پێشتر هەیبوون. 1. بەرپرسی بازنە و ئەندامی ئەنجومەنی سیروانی کۆمەڵی دادگەریە. 2. کارگەری ڕێخستن و کارژێڕی کۆمەڵاتی ئەنجومەنی سیروان لە ساڵی 2010 بۆ 2015. 3. کارگەری پەروەردە و بانگەواز و کارگەری پەیوەندیەکانی ئەنجومەنی سیروان لە ساڵی 2015 بۆ 2018. 4. ئەندامی ماڵبەند و بەرپرسی ئەنجومەنی سیروانی کۆمەڵی دادگەری لە ساڵی 2018 بۆ 2024. 5. سەرپەرشتیاری بەشی خوشکانی بازنەی سیروانی دەستگای نووری حیکمە لە ساڵی 2014 بۆ 2016. ئەو خول و ڕاهێنانانەی کە بەشداری تێیاندا کردووە. 1. بەشداریکردن لە خولی دیراست فی جەدوەل مەشاریع لە ساڵی 2009. 2. بەشداریکردن لە خولی پەروەردە و بانگەواز لە ساڵی 2009. 3. بەشداریکردن لە خولی پلانی استراتیژی تاکەکەسی لە ساڵی 2012. 4. بەشداریکردن لە خولی پلانی استراتیژی بەکارخستن لە ساڵی 2013. 5. بەشداریکردن لە خولی ڕۆشنبیری و ڕێخستن و پەرەپێدانی کاری ڕێکخراوەیی لە ساڵی 2018. 6. بەشداریکردن لە خولی شیاندن لە ساڵی 2022. 7. بەشداریکردن لە خولی هۆشیاری کاری ئۆرگانی لە ساڵی 2023. 8. بەشداریکردن لە خولی ژنانی سەرکردە لە ساڵی 2024. شارەزایی و لێهاتووی هەیە لە 1. بانگەواز و وتنەوەی وانەی پەروەردەیی. 2. پرۆژەی کاری خێرخوازی لە ساڵی 2014ەوە لەو بوارەدا بەردەوامە. 3. بەڕێوەبردننی کۆڕی ئیمانی ئافرەتان. 4. وتنەوەی وانەی قورئان با قیرەئاتەوە. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری. نووسین بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی کۆڕ و وانەوتنەوە. 1. بەشداری کردووە لە کۆنگرەی سێم و چوارەمی کۆمەڵی دادگەری لە ساڵەکانی 2015 و 2021. 2. بەشداری کردووە لە کۆنگرەی دەستگای نووری حیکمە لە ساڵی 2014. 3. چەندین وانەی پەروەردەی بەکچان و گەنجان و تۆتەوە. 4. چەندین کۆڕی لابۆنە ئاینیەکان و شەوانی قەدر بەشی بێباوکان بەڕێوە بردووە. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەر. داکۆکیکاری مافەڕەوەکانی گەنجان و لاوان دەبین. بۆ ژیانێکی شایستە بەم چینە بەشخورا و مافنەدراوە چاودێرێکی ورد دەبین بەسەر ئەو دام و دەستگایانەی داهاتی ئەو وڵاتان قۆڕخ کردووە و بەهەدەری دەدەن. دڵنیایی دەدەین دڵسۆزی خەڵک و خاک بین و ئاوەدانی و خزمەتکردنی تاک و خێزان و کۆمەڵگا ئەرکمان دەبێت. هەر زانیارێکی دیکەی پێویست. ئێمە لە هەر شوێنێک بین بەردەوام چاودێر و خزمەت دەکەین. کاری ڕابردوو ئێستامان شاهێدی داهاتوومان دەبێت.